لاوانی ئێران هەم ڕەنج و بێبەشی هەم خەبات و خۆڕاگری. ڕۆژی شەممە 12 مانگی ئوت بەرامبەر لەگەڵ 21 مانگی گەلاوێژ ڕۆژی جیهانی لاوانە. ڕۆژی 7 دەسامبری ساڵی 1999 کۆبوونەوەی گشتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان ئەم ڕۆژەی وەک ڕۆژی جیهانی لاوان ڕاگەیاند. ئەگەرچی وەها بۆنێک تا ئێستا گەرەیەکی لە کێشە و گرفتەکانی لاوان بەتایبەت لە وڵاتانی دواکەوتوی سەرمایەداری نەکردووەتەوە، بەڵام لانی کەم دەرفەتێکە بۆ ئاوەڕدانەوە لە کێشەکانی لاوان لە وڵاتێکی وەک ئێران. ئەمڕۆ لە ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا بێکاری لەسەرەوەی گشتی کێشەکانی دیکەوەیەکە لاوانی دەرچووی زانکۆکان لەگەڵی دەستەویەخەن. لە ڕاستیدا بێکاری لاوان سەرچاوەی هەموو ئەو کێشانەیە کە لاوان و بەتایبەت لاوانی خوێنەواری سربەچینە هەژارەکانی کۆمەڵ لەگەڵی بەرەوڕوون. کۆمەڵگە ئێران بە شێوەیەکی ڕێژەئی زۆرترینی دانیشتوانەکەی لاوە و هەر بەم پێیەش زۆرترین خەساری کۆمەڵایەتی بە نەسیبی ئەم بەشە لە کۆمەڵگای ئێران دەبێت. سەرەکی ترین گرفتی لاوانی ئێران بێکاریە. یەکێک لە تایبەتمەندیەکانی بێکاری لە ئێران بوونی لەشکری گەورەی بێکارانی خوێنەواری قۆناغەکانی زانکۆ و دەبیرستانیە. لاوانی تەمەنەکانی نێوان 15 بۆ 30 ساڵ یەک لە سەر سێ دانیشتوان و ژمارەیەکی نزیک بە 32 ملیۆن کەس لە خۆی دەگرێت. بە پێی ئامارە بڵاوکراوەکان لەلایەن ڕژیمەوە ئێستا زیاتر لە 13 ملیۆن لە دانیشتوانی ئێران مەدرەکی خوێندنی زانکۆیان هەیە. بێکاری لاوانی خوێنەوار لە ئێران گەیشتووەتە 50%. ئەگەر تا دوێنێ بنەماڵەکان پێیان وابوو کە منداڵەکانیان دەنێنە زانکۆ تا لە جەهاتوودا دەستیان لە کارێکی پاش گیر بێت، ئەمڕۆکە دەبینین نەتەنیا ئەم ئامانجەیان دەستەبەر نەبووە، بەڵکو خوێندنی زانکۆشیان بۆتە کێشە و گرفت بۆ دۆزینەوەی کار. بەڵام بێکاری و پەرەسەندنی خسارە کۆمەڵایەتیەکان و لەوانە گیرۆدەبوون بە مادەی هۆشبەر بە تەواوی بە یەکەوە پێوەسن. کاتێکەوە لاوانەیە بە هەزار هیوا و ئاواتەوە دوای تێپەڕاندنی دەیان گرفت و کۆسب کە ڕژیم و یان هەژاری زۆری مادی خستوویەتە سەرڕێیان، سەرنجام توانی ویانە مەدرەکی خوێندنی دەبیرستان، هۆنەرستان و یان زانکۆ بەدەستبێنن، 2 ساڵی تەمەنیشیان لە دەورەی سەربازی بۆ ڕژیمدا تێپەڕبن، دیسان هیوایەکیان بە دۆزینەوەی کارێکی گونجاو لەگەڵ مەدرەکەکەیان نییە و خۆیان بە ڕەنج بە خەسار دەزانن. دەبێ حاڵ و ڕۆژی ئەو لاوانێکە هەر بەم هۆکارەی بێکاری و نەبوونی سەرچاوێکی دارایی سربەخۆ خۆیان وەک سەرباری بنەماڵە دەبین و تەنانەت توانایی دابینکردنی هەزینەی زەماوند و پێکێنانی بنەماڵەشیان نییە چۆن بێت. لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامیدا لاوان نە لە شادی و شور و شەوقی سەردەمی لاوێتی بەهرەمەندن و نە ئەو دەرفەتەیان دەبێت تا بەهرە و توانایەکانیان گەشە پێ بدەن. لە ئاوا بارودۆخێکدایەکە دەبینین زیاتر لە ملیۆنێک لە گیرۆدەبووان بە مادەی هۆشبەر لە ژێر تەمەنی 18 ساڵیدان و تەمەنی مامناوەندی گیرۆدەبوون لە ئێران دابەزیوە بۆ خوار تەمەنی 13 ساڵی. ڕێژەی تێکچوونی باری ڕەوانی دڵڕاوکێ و خەمۆکی لە نێو لاواندا بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. بەڵام وێنەی ژیانی لاوان لە ئێران بە بێجەختکردنەوە لەسەر ڕاستیەکی هیوابەخش کامەڵ نابێت. ڕژیمی ئیسلامی پرۆژەی جۆراوجۆری بۆ زاڵبوون بەسەر جەستە و ڕۆحی لاواندا بەکردەوە دەرهێنا، بەڵام گشتە و پرۆژانە لە بەرامبەر شەپۆلی حرەکەتی ڕووبەپێشی کۆمەڵگا بوونە بڵقی سەرئاو. لە ڕاستیدا هەموو سەرمایەگوزاریەکانی ڕژیمی ئیسلامی لە ماوەی 43 ساڵی ڕابردوو لەم بوارەدا بە فیڕۆ چوون. لەمڕۆوە ئەم ڕژیمە بەردەوام خەریکی ئامادەکاری تۆڵەسەندنەوە لەو لاوانە بووە کە لە قۆناغەکانی سەرەتایی و ناوەندی لە مەدرسە نەیانتوانیوە ئەوان بە پێ ئولگوی خۆی کە لە وشک و ملکەچ و بێئێرادە باربێنێ. لەوانی ئێران ئەگەر بێکارن و ئەگەر لە سەرەتایی ترین دەرفەتەکان بۆ بەهرەمەندبوون لە مافی سروشتی قۆناغی لاوی ببەشن، بەڵام لە بەرامبەردا تەسلیمی بارودۆخی هەبوو نەبوون و ڕێگای خەباتیان لە دژی ئەم ڕژیمە گرتووەتە بەر. ئەم ڕاستیە کاتێک ئاشکرا دەبێت کە ئەم لاوانە تا دەرفەتیان دەست دەکەوێ بنەماکانی کۆماری ئیسلامی دەخەنە لەرزین.
لێرەدا دەبێت لەسەر ئەم ڕاستیە جەخت بکرێتەوە کە هەرچەند لاوانی ئێران بەهۆی حاکمیەتی ڕژیمێکی کۆنەپەرست و دژی ئازادی خاوەنی کێشە و گرفتی هاوبەشن، بەڵام بەهۆی ئەوەی سربەچوین و توێژی جیاوازن ڕەنج و ئازارەکانیان وەک یەک و یەکسان نییە. ئاشکرایە کە گرفتی لاوانی سربەچینی کرێکار لەگەڵ ئەو لاوانەیە کە لە ژێر چەتری پشتیوانی بنەماڵێکی دەوڵەمەندان جیاوازە، بەڵام پەرەسەندنی خەباتی چینی کرێکار بە ژن و پیا و پیر و لاوەوە و ڕزگاربوونی ئەم چینە لە چنگ ڕژیمی ئیسلامی و لە نظامی چەوسێنەرانەی ئێستایەکە دەبێتە هۆی ڕزگاربوونی لاوانیش لەو بارودۆخە نامرۆڤانەیە کە ئەم ڕژیمە بەسەریاندا سەپاندوون. ئەو لاوانەیە کە بەهرە و تواناییەکانیان لەلایەن ڕژیمێکی کۆنەپەرستەوە کوێر بووەتەوە، ئەو لاوانەیە کە باشترین ساڵەکانی تەمەنیان لە مەدرسە و دەبیرستان و زانکۆ لە ژێرگوشاری ئاموزشی دژە زانستی و کۆنەپەرستانەدا تێپەڕیوە، ئەو لاوانەیە کە تەنانەت ئازادی پۆشینیان لێزەوتکراوە، ئەو کچانەیە کە تەنانەت مافی سیرکردنی یارێوەرزیەکانیان نییە، ئەو لاوانەیە کە لە بەرخاتری چکۆلەتری ناڕزایەتی بە موسیبەت و پرسە سیاسی و کۆمەڵایەتیەکان دەخرێنە زیندان و ئەشکەنجە دەکرێن، لاوێکە لە مافی سەرەتایی پەیوەندی لەگەڵ ڕەگەزی جیاوازی لێزەوتکراوە. ئەم لاوانە بە گشتی و لەگەڵ لاوانی چینی کرێکار و زەحمەتکێشدا خاوەنی دەرد و ئازاری هاوبەشن و ڕزگاربوونیان لەم دۆخە نامرۆڤانەیە لە ڕێگای هاوپشتی لەگەڵ خەباتی چینی کرێکارەوە دەستەبەر دەبێت.